پیاوێکی زۆر زانا بوو، زۆر شارەزا بوو. ئێمە کە چوینە دەرەوە متابعەمانە کرد، پەیوەندیمانە بوو، نامەکانی لای من ماوە ئێستا هەندێکی لە کتێبەکانە بڵاوم کردوێتەوە. عەبقەریەکی ئیسلامی ئەدەبی لە ئەدەبیاتی عەرەبە تاوانمەندێکی زۆری بوو. لە ڕووی خزمایەتیەوە باوکم هەموو سەید و هەموو شێخێکی بە خزم و بە ئامۆزای خۆی ئەزانی. بۆ مامۆستا عادەتیشی وا بوو لە سیاسەتکردنیدا پیاوێکی بەلای سەماحەت و نەرمیدا بوو و گرفت و کێشەیە کە دەهاتە پێش ئەگەر دوو ڕێی لە پێش بانایەکێکیان بەباری توندیدا ئەوی دیکە بەباری نەرمی زیاتر مامۆستا لای نەرمی دەگرت. پیاوێکی دڵسۆز بوو بۆ نەتەوەکەی بۆ میلەتەکەی، هەر ئەوەش بوو هەمیشە هەوڵێدان بۆ ئاشتی لەگەڵ هەموو لایەنەکان. مەبنای مامۆستا شێخ محەممەد بەرتەعامل بوو نەک تەقابل. ئەی فەرموو ڕۆژێ لە ڕۆژانێکی پیاوەتی و چاکەیەکی لەگەڵ کردبم من قەت لە بیرم ناچێت. تەمەدون هاتە پێشەوە، تەقەدمی تکنۆلۆژی دەستی پێکرد، ئەمجا دنیا بوو بە یەک دێو یەک شار، لەبەرەوە ئێمە زیاتر انفتاحێکی عالەمیمان بۆ دروست بوو کە هەموو گەلانی جیهان لە ئازادیان تەنها گەلی کورد ماوە. مامۆستا شێخ محەممەد نەجیب شێخ حەسەن بەرزنجی لە ساڵی 1945 لە گوندی سەرگەتی ناوچەی هەورامان لەدایک بووە و لە تەمەنی 8 ساڵیدا خراوەتە بەر خوێندنی ئاینی و بووە بە فەقێ و لە هەریەک لە باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان خوێندوویەتی و لە ساڵی 1965 ئیجازەی مەلایەتی لە سەردەستی مامۆستای گەورە مەلا حەمە ئەمینی کانیسانانی مەریوانی وەرگرتووە. لە ساڵی 1970 بەکالۆرسی لە زمانی عەرەبی و زانستە ئیسلامیەکاندا لە زانکۆی بەغداد و کۆلێژی ئادا بەدەستهێناوە و زیاتر لە 30 ساڵ وانەی بە فەقێکان وتۆتەوە و چەندین ئیجازەی مەلایەتی بەخشیوە بە فەقێ و مامۆستایانی ئاینی. بەنسبەت جەنابی مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیەوە لە خوای پروردگار داواکارین کە پلەپای بەرز و بەرزتر کە مامۆستا شێخ محەممەد دەتوانین لە زۆر ڕەهەندەوە قسە لە بارەی کەسایەتیەوە بکەین. ئەوەی بەلای منەوە زیاتر سەرنجی ڕاشیشام لە جەنابی مامۆستا شێخ محەممەددا خوا لێی خۆش بێ و پلەپای بەرزکە ئەوە بوو کە بەڕاستی پیاوێکی زۆر زانا بوو، زۆر شارەزا بوو، نەک هەر زانا و شارەزا بوو لە زانستە ئیسلامیەکاندا، بەڵکو جەنابی مامۆستا ئاگاداریش بوو لە حاڵ و باڵی کۆمەڵگا، لە پاشخانی فیکری عەشیرەتەکان، کەسایەتیەکان، لایەنە سیاسیەکان، لە تەوژمە فیکریەکان، تەوژمە سیاسیەکانی ڕۆژگار شارەزا بوو کە بە تەئکید بۆ هەر کەسێک لە مامۆستایانی بەڕێز کە بیانەوێت کاریگەری باشتریان لە سەر کۆمەلگا هەبێ دەبێوێ ڕای شارەزایی لە دین، شارەزایی لە ژینیشان هەبێت و بە خەڵکو و کۆمەلگا و دەوروبەریشان ئاشنا و شارەزا بن. لایەنێکی دیکەی کەسایەتی جەنابی مامۆستا ئەوە بوو کە دیاروەکو هەر مامۆستایە کە پیاوێکی دیندار بوو، جەنابی مامۆستاوە پیاوێکی پارێزکار بوو، دیارە دینداری و پارێزکاری و تەقوا لە زۆر شتدا بەرجەستە دەبێتەوە لە ژیانی ئینساندا. جەنابی مامۆستایەکێک بوو لەو مامۆستانی کە هەر لە سەرەتاوە ڕازی نەبوو لە ژێر نیری ڕژێمی بەعسی گۆڕ بە گۆڕدا بمێنێتەوە، پەلی ماڵ و منداڵی خۆی گرت و کۆچی کرد. ئەوە کە هەموو کەس بەڕاستی ئامادە نەبوو لەو کاتەدا پێ لە جەرجی خۆی بنێ و ڕێ هاتوونەهات بگرێتە بەرکە ئەو کاتەوەکو ڕێ هاتوونەهات وابوو کۆچکردن و جەنگ و جیهاد و ڕوبەڕبوون لەگەڵ ڕژێمدا. مامۆستا دیارە نەکەر ئەهلی نوێژ و تاعات بووە، بەڵکو مامۆستا تەبەن لە هەر شوێنێک بوو بێ. ئەو کاتە من تازە دەگەیشتمێ جەنابی مامۆستا ناوبانگی هەبوو، جەنابی مامۆستا شێخ محەممەدی شانەدەری. دوایی جەنابی مامۆستا لە سێ سادق خەتیب بوو. لە هەر شوێنێک جەنابی مامۆستا وەختێک مامۆستا شێخ محەممەدی نەوەیان پێدەگوت، لە گوندی نەوێ مامۆستا بوو. لە هەر شوێنێک کە مامۆستا دەبوو
ناوبانگێکی باشی دەردەکرد لە بەرەوە کە خەڵک لە قسەکانی بەهرەمەندە بۆکو گوتم لە بەرەوە هەم لە دیندا شارەزا بوو هەم لە ژینیشدا. ئاشنایەتی ئەمە لە کۆنەوە بوو من پێش من لەگەڵ باوکم بەڕەحمەت لەگەڵ ئەوە ئاشنا بوو علاقاتێکی دۆستانەیان هەبوو زۆر جار ئەو کاتە تازە بوو مامۆستا لە گوندی نەوێ لە بناری سوورێن ئەو کاتە پەیوەندیکی زۆر دۆستانەی لەگەڵ باوکم هەبوو باوکم پەیوەندی لەگەڵ مامۆستاکان هەبوو هەمویان بەڵام زیاتر لەگەڵ مامۆستا شێخ حەمەد مامۆستا شێخ حەمەد ئەو کاتە گەنج بوو تازە بە ئیجازەی مامۆستایەتی وەرگرت بوو توچۆی ئێمەی ئەکرد و هەتا زۆر جار چەند جارێک دووستێ مامۆستای بۆ گوندەکەی ئێمە پەیدا کرد کە هێنانی لێرە بوونە مامۆستا و دۆستایەتێکی باشمانە بوو. منش هەر لەسەر ئەو ڕێچکەی کە پەیوەندی لەگەڵ باوکمە بوو پەیوەندیەکانمان دوای ئەوەش بەردەوام بوو دوای ئەوەی کە چوومە نەوێ چەند جارێک لە نەوێ هەر بە خزمەتیان گەیشتم دوای ئەوە ڕۆیشتنە خەڵکیان کۆکردەوە چوونە شاندەری کە چوونە شانەدەری لە شاندەری مامۆستا بوو بە ئیمام جومعە لە ئوردوگای شاندەری لە شاندەری لە ڕاستیا لە ئێمە کە چوینە دەرەوە متابعەمان کرد پەیوەندیمان هەبوو نامەکانی لای من ماوە ئێستا هەندێکی لە کتێبەکانە بڵاوم کردوێتەوە مامۆستا لە سەرەتای هەشتاکانەوە دەوریشی گرنگ و کاریگەری هەبوو لە ناو خەڵکو لە ڕژێمی بەعەز نەبێت ئەو خەڵکەی بەرگری لە وڵات و میلەتی خۆی بکات ئەوە بوو چەند جارێک لە ناو ئوردوگای شاندەری لە ساڵی 79 بۆ یەکەم جار خۆپیشاندان دژی ڕژێمی بەعەز دروست بوو مامۆستا ڕابەرایەتی ئەکرد خۆی چاودێری خۆپیشاندانەکانی ئەکرد و لە وتارەکانیشیا وتارەکانی هەمیشە پشتیوانی لە میلەتەکە و لە خەڵکو و لە بە شێوەیە لە شێوەکان لە ناو جەرگەی ڕژێمی بەعەزدا بەڵام بەرگری بوو لە پێشمەرگە لەگەڵ ئێمە پەیوەندیەکی ڕاستە خۆی هەبوو کە لە کاتی لە شاندەریش بوو ناممان ئەگۆڕیەوە و خەڵکی ئەنار بۆ لامان هاتوچۆ چۆمان هەبوو بەهۆی خزمەکانیشین نزیک بووین هەر پێکەوە لەو مزاهرە ئێمە یەکەم مزاهرەی ساڵی 79 برادێکی ئێمەش لە مزارەکە شەهید بوو ناوی حەیدەری حەمەنەجیم و خەڵکی ئەو قەڵبەزەی بناری سوورێن ئەویشە لەو مزاهرە شەهید بوو کە مامۆستا ڕابەرای دەکرد و حکوومەتی عێراقی چاودێری توندی خستە سەری ئەو ماوەیە تا ئەو کاتەی سەرەتای هەشتاکان هاتە دەرەوە تەمەن بە نامەکانی لای من ماوە کە بۆ هاتنە دەرەوە و دوای ئەوە کە هاتە دەرەوە لە تاران هەم جارێکی تر یەکمان بینیەوە واتە پەیوەندیەکەی ئێمە پەیوەندیەکی پێشمەرگایەتی و کۆنتر بوو لەوەی کە لە زمانی شۆڕش و پێشمەرگایەتیە کە کاتێکی چوە ئێران لە ئێران شەر پەیوەندیەکانمان بوو ئەو کاتە بوو عوجی مجلیسی عەلای ئیسلامی عێراق پاشان ڕابطەی ئیسلامی دروست کرد ڕابطەی ئیسلامی دروست کرد لەگەڵ مامۆستا شێخ لەتیف و مامۆستا مەلا عەلی بیارە و مەجموعەیەکی لەگەڵ بوو ئەوانە ڕابطەی ئیسلامیان دروست کرد دەستیان کردوە جموجوڵی ئەوە شۆڕشگێڕی و پێشمەرگایەتی و ئەوانە تا ساڵی 1970 و مامۆستا مەلا عوسمان و ئەوان شاکرد بۆ یەکەم جار لە گوندی نەوەی بناری سوورێن دەبێتە ئیمام و لە هەریەکە لە شارەکانی سلێمانی و سەید سادق و شانەدەری و بەرزنجە مەلایەتی کردووە و دینداری و مسلمانەتی تێکەڵی خەباتی گەلەکەی و وەستانەوە دژی زوڵم و ستەمی ڕژێمی بەعەز کردووە و لە وتارەکانیدا لە شانەدەری زۆر هەڵوێستی مەردانەی نواندووە لە بەرامبەر ڕژێمی بەعەس و لاوانی هۆشیار دەکردەوە کە لە بەرامبەر ستەمی بەعەس ڕاوەستن و ملکەج نەکەن بۆ داخوازیەکانی و لە زۆربەی ناوچە جیاوازەکانەوە بۆ گوێگرتن لە وتارە بە پێزەکانی گەنجان ڕوویان لە مزگەوتی شانەدەری دەکرد بۆ ئەنجامدانی نوێژی هەینی بۆیە لەو ساڵانەشدا بە مامۆستا شێخ محەممەدی شانەدەری ناوبانگی دەرکردووە هەر لەسەر ئەم هەڵوێستە ئازایانەی بەردەوام بووە بۆیە لەگەڵ کۆمەڵێک کەسایەتی و زانای گەورەی ئیسلام لە کوردستان ڕێخستنی پەیوەندی ئیسلامی دادەمەزرێنن و چەندین جار لەلایەن ڕژێمی بەعسەوە دەستگیر کراوە و دوور خراوەتەوە بۆ هەر یەک لە شارەکانی بەغداد و
بەسرە و دوجار لە ساڵی 1970 بڕیاری دەستگیرکردنی بۆ دەردەچێتەوە و ناچار لەگەڵ خانەوادەکەیدا کۆچ ئەکەن و ڕژێمیش خانوەکەی لە سەید سادق دەڕوخێنێت. من لە زمانێک کە لە مەریوانە لە بالکە ئەم خۆن لای مامۆستا مەلا باقری بالک مامۆستا شێخ محەممەد بەرزنجی و دیگەران لە کانیسانانە و لە مەریوانە بوون لەوە دووە لە عراقی چاکە بوو. پای علمی مامۆستا شێخ محەممەد ئینسانێکی زۆر گەورە بوو، یعنی ئینسانێکی لە واقع عالمێکی ئیسلامی بە تەواو بوو، وەسەتیەتی بوو، زۆر لە عیلمەکانە پایەکی بەرزی بوو، تەلەبەکانی زۆر موفق بوون. ئەو وەختەکەوا من ئەوما بینی لە علومی بەلاغەت و لە ئوسول و لە فقه و لە مەقاصدی شەریعەتە کە ئیمڕۆژ ناویشی هەیە لە ناوە مەقاسیدی، ئەو زۆر تەوانمەندیەکی زۆری بوو. بەداخۆ لەو کاتاکەوە زۆر وتیان پێ ئەفرادانێکەوە من ئەم ناسین ڕوا بۆ ئەلەزهەر و ئەو پای علمەکانی کە ئەم ئیمڕۆژ باوە دکتۆرا و ئەمانەگە بەوە ئەناسن، بەڵام ئەو ما فەوقێ ئەو مەدارجی علمی دکتۆرا و دانشیار و پرۆفسۆریە بوو، خۆی هەر لە حوجرا و لە مەدارسەکانە هەر لە نەوەیە کە ئەم ناسی تا شانەری و تا بگاتە سەید سادق و تا دە سولەیمانی و فرەر من لەگەڵ یا بووم. ئەم ناسی هەروەتێ بەهاتایە کە بەحسێکی کەلامی بکردایە لەسەر مەسە شەرمەواقف یا بەحسێکی بەلاغەتی بکردایە لەسەر متەوەلە، تەوانمەندیەکی زۆر زۆری بوو، حافزەیەکی تەوانمەندی بوو و تەلەبەکانی زۆر موفق بوون و ئێمە زۆر جار لە بالکا لە خزمەتی مامۆستا باقرا گەیشتنە خزمەتی ئەو و ئیسیفادەمان لێە کرد و ئەگەر ئیشکالێکمان ببوایە لەو سەردەما لەومان ئەپرسی. باوکم کەسێکی میهرەبان، دۆست و خۆشەویستی زۆر بوو، پەیوەندیەکی فراوانی هەبوو لەگەڵ هەموو چین و توێژەکانی کوردستان، بە تایبەتی کوردستانی لای خۆمان و کوردستانی ڕۆژهەڵات. هەر لە منداڵیەوە بە حوکمی ژینگە کۆمەڵایەتیەکەی، بە حوکمی بنەماڵە و خانەوادە و خزمایەتیەکانی لەگەڵ زۆربەی زۆری بنەماڵە ناودارەکانی کوردستانە علاقەی هەبوو، علاقەی نەسەبی یا سەبەبی. هەر کە فەقێیەکی گەنج بووە بە حوجرە و مزگەوتەکانی کوردستانە، گوند و دیاتەکان و شارەکانی کوردستانە گەڕاوە، پەیوەندی باشی دروست کردووە لەگەڵ زانایان، لەگەڵ عەشایر، لەگەڵ سەرۆک عەشیرەتەکان، لەگەڵ کەسانی محتەرەم، کەسانی خۆشناو بانک، کە ئەگەر بمانەوێ ناویان ببین کاتێکی زۆرمانەوێ بەڕاستی. لە ڕووی خزمایەتیەوە باوکم هەموو سەید و هەموو شێخێکی بە خزم و بە ئامۆزای خۆی ئەزانی، هەموو بەگزاکانی کوردستانی بە خاڵوی خۆی ئەزانی، بە حوکمیەوەی دایکی لە بنەماڵەی بەگزادەی فەتالیبەگی مەریوان بووە. هەموو عەشایری جاف بە شێوەیە لە شێوەکان پەیوەندی لەگەڵیانە هەبووە، عەشایری هەورامان بە هەمان شێوە، شارە زوور و دەشتی پێنجوێن و منتەقەی پشدەر و بتوێن تا ئەگاتە سنووری خۆشناوەتی لە گەرمیان. ئەمجا بەشێ لە فەقێتی خۆی لە گەرمیان بووە لە منتەقەی ئەو لای دەربەنی خانەوە کە بەرەو کەلار و ئەوانە. لە شاری سلێمانیا بە هەمان شێوە لەگەڵ شێخانی سلێمانی، لەگەڵ پیاوما قوڵان و کەسانی ناودار خێرخوازانی کوردستان علاقەیەکی زۆر باشی هەبوو. زۆر متەواضع بوو لەگەڵ خەڵک، یعنی خۆی لە کەس بە گەورەتر نەئەزانی، لەگەڵ ئەوەیە کە ویقاری خۆی ڕاگرت بوو، احترامی هەموو کەسێکیشی ئەگەر لە شوێنی خۆیە لەگەڵ گەورەدا بە احترام بوو، لەگەڵ کەسانی
خوار خۆی بە لوتف و میهرەبان بوو بە سۆز بوو لەگەڵ چینی هەژاران و بێنەوایانە مەحشور بوو کەسێک بوو کە لەگەڵ مامۆسایانی ئاینیە بە تەواوی مانای کەلیمە تێکەڵ بوو لەگەڵ شێخانی تەریقەتە لەگەڵ کەسایەتی عەشایرەکانە بەشداریە کرد لە هەموو سوڵحێکی عەشایری ئەگەر بیزانایە کەسێک لەو پەڕی کوردستان پێویستی بەمە پێویستی بە قسەیەکی خێری ئەمە درێغی لێ نەیەکرد ڕێگای دووریە گرتە بەر لە پێناوی ئەوەی کەسێک بە تکای ئەم لە کێشەیە ڕزگاری ببێ لە ساڵی 1984 پەیوەندی ئیسلامی ڕادەگەێن و مامۆستاش دەبێتە یەکەمین ڕابەری ئەو بزوتنەوەی و چەندین هێز پێک دەهێنن بۆ ڕوبەڕووبوونەوەی بەعس و دوای ئەوەی مامۆستا شێخ عەبدولەتیف واژەیی دەچێتە شاخ و مامۆستا شێخ محەممەد دەستبەرداری ڕابەرایەتی دەبێت و مامۆستا عەبدولەتیف دەبێتە ڕابەر لە پاش ئەوەی مامۆستایانی ناسراوی ناوچەی هەڵەبجە و هەورامان و شارەزور لە بەرامبەر ستەمی باس ڕادەپەڕن و لە سیانزەی پێنجی 1970دا لەگەڵ جەماوەری ناوچەکە ڕوبەڕووی هێزەکانی ڕژێم دەبنەوە و ڕژێمیش بە کۆپتەر و تانک و هێزی پیادە ڕوبەڕووی جەماوەری ڕاپەڕی و دەبنەوە و ژمارەیەک شەهید دەکەن و ژمارەیەکیش دەستگیر دەکەن و ئیدی ئەو زانە بەڕێزانە بە شەرعی نازانن لە ژێر سایی ئەو ڕژێمەدا بنیشن بۆیە بڕیاری کۆچکردن دەدەن بۆ کۆماری ئیسلامی ئێران و لە ئەنجامدا مامۆستا شێخ محەممەد بەرزنجی دەستبەرداری ڕابەرایەتی دەبێت و ڕادستی جەنابی مامۆستا مەلا عوسمان عەبدولعەزیزی دەکات و ناوی بزوتنەوەکەش دەگۆڕێت بۆ بزوتنەوەی ئیسلامی لە کوردستانی عێراق و مامۆستا شێخ محەممەد دەبێتە ئەندامی مەکتەبی سیاسی ئەو بزوتنەوەیە. لایەنێکی دیکەی کەسایەتی مامۆستا بوو کە لە ڕووی سیاسیەوە بەڕاستی هۆشیار بوو وەکو گوتم جارێ هەموو لایەنە سیاسەکان و کەسایەت و کاراکتەرە سیاسەکانی سەرگۆڕەپانی کوردستان و بەڵکو عێراقیش مامۆستاکە کاتی خۆشی لە ئەندامێکی بوو لە مەجلیسی ئەعلادا وێ ڕای هەندێک لە مامۆستایانی دیکە کە وەکو کەسایەتێکی عێراقی لەو کۆڕ و مەجلیسەدا بوو بەڵام دوای لێ هاتە دەر مامۆستا لەلایەنی هەموو کەسایەتیە دیارەکانی عێراقەوە ناسراو بوو ڕێز لێگیراو بوو دیارە لەگەڵ قیاداتی کوردیەوە هەمویان و لەگەڵ لایەنە سیاسیە عێراقیەکانیشدا بە شیعە و سونەوە مامۆستا کەسایەتێکی ناسرا و ڕێز لێگیراو بوو و شارەزای پێچ و کۆڵانەکانی سیاسیش بوو و مامۆستا عادەتیشی وا بوو لە سیاسەتکردنیدا پیاوێکی بەلای سەماحەت و نەرمیدا بوو و گرفت و کێشەیە کە دەهاتە پێش ئەگەر دوو ڕێی لە پێش بانایەکێکیان بەباری توندیدا ئەوی دیکە بەباری نەرمی زیاتر مامۆستا لای نەرمی دەگرت و من هەرگیز لە یادم ناچێت کە جارێک کێشەیەکی گەورەمان بوو لە کەلار لەگەڵ یەکێتیدا جەنای مامۆستا لە سلێمانیەوە چوو کە بارودۆخێکی زۆر ئاڵۆزیش بوو جەنای مامۆستا کەوتە نێو ئەو دوولایانە وەکو سوڵح و ئاشتەوایی و لە جاری دیکەش هەروە بووە کە جەنای مامۆستا دەوری خێری دەبینی چ لەلایەنی ئەو کاتە بزوتنەوە و چ لایەنە سیاسەکانی دیکە قسەی خێری دەکەوت و قسەشی لێ وەردەگیرە. مامۆستا لە بواری کار پێکەوەکردندا کاری پێکەوەیدا پیاوێکی تەبا بوو پیاوێکی گونجاو بوو وەکو کردواری خۆمان دەڵێن وەکو ئاردی گەنم بوو هەموو جۆرۆنانێکی لێ دەهات چوە بەعزە کەسێک سروشتی وایە وەکو بەردی خڕوایانی ناگونجێ بەڵام مامۆستا بە حەقەت پیاوێکی گونجاو بوو کە لە ئێمە بە تەمەنتر بوو بەڵام مامۆستا زۆر بە خاچیانە مامەڵەی لەگەڵدا دەکردین و ئەگەر زانی بای کەسێک شتێکی چۆتە دڵ ئامادە بچێ بۆ لای دڵی چاکاتەوە متەواضیع بوو مامۆستا لە پەیوەندی کۆمەڵایەتەکاندا زۆر ئازا بوو لە شین و شای خەڵکدا بوو لە سوڵح و ئاشتەواییدا بوو و زۆربەی
بنەماڵە و کەسایەتیە دینەکانی ئەم وڵاتی ئێمەی دەناسی لە شێخانی تەریقەت لە مامۆستایان لە سەرۆک عەشیرەتەکان لە کەسایەتی نووسەر و لە کەسایەتی ئەهلی فکر. مامۆستا پیاوێکی مولائیم، پیاوێکی هێمن و لەسەرخۆ و پیاوێکی ئاشتیش خواز بوو هەمیشە. کاتێکی کە مشکیلەکان و کۆبوونەوەکان ئەبوو لێرە لە گوڵەخانە ئێرەی ناو کۆشکی ئاشتی، ئێستا ناومان ناوە کۆشکی ئاشتی لێرە لەسەر قسەکەی مامۆستا هەر ناوی کۆشکی ئاشتی ئەو بینایە ئەو بەرمان لەسەر ئەوەی کە ئەو اختراعی کرد کۆبوونەوەکان لە بینی کێشەکانی بینی یەکێتی و بزوتنەوەی ئیسلامی و پارتی و جمهوری ئیسلامی و هەموو کۆبوونەکان لێرە ئەکران. ئیتر ئەو اختراعی کەوتی ئێرە ناوبێن کۆشکی ئاشتیە لەسەر قسەکەی مامۆستای شای ناوی کۆشکی ئاشتیە. مامۆستا دەوریشی گرنگ و کاریگەری هەبوو لە کاتی شەڕی ناوخۆدا هەمیشە لایەنی تەبایی و لایەنی چارەسەر و گیر و گرفتەکان هەبووە. زۆر جار پەنای بۆ من ئەهێنا چی بکەین باشە. چەند جارێک لە سلێمانی هێزێکی گەورە دوو هێزی گەورە بەرامبەری یەک بوون، ئێمە کەوتینە بینیان پێکەوە هەردووکمان لە سیارەکەدا سوار بووین ئەوانەی کە زۆر جێ مەترسی بوون لەگەڵ خۆمان بۆ ئەوەی لە سلێمانی و بەڕێمان دەکردن بۆ هەڵەبجە بەناو ئەو هێزانەدا بۆی شەڕ و شر ڕوو نەدات. چەند جارێک ئەومان کردووە نەک جارێک، چەند جارێک پێکەوە نامەمان نووسیوە، نامەکان لێرە هەیە هەردووکمان بۆ مام جەلال بۆ کاک مەسعود دامان کردووە. واتە لەو بوارەدا هەتا لە ناو بزوتنەوەی ئیسلامیشە زۆر جار ڕخنەی لێ گیرایان و مامۆستا زۆر نەرمە. مامۆستا مەسئولی عەلاقاتی ئەو کاتە هەموو بزوتنەوەی ئیسلامی بوو یا بزوتنەوەی یەکبوون بوو. زۆر برادەرەکانی خۆشی گلەیان لێ کرد، یانوت مامۆستا نەرمە لەسەر ئەوانە هەمیشە ئەو لایەنی ئاشتی و لایەنی پێکەوە ژیان و لایەنی یەک قوبوڵکردن و ئەوانە بوو لە ڕاستیان نمونەی کەم بوو و من تەبان زۆر لێی نزیک بووم. هەتا ئێمە ماوەیەکی زۆری لە سووریا پێکەوە بووین سەردانی هەندێک شوێنی گرنگمان کرد، شوێنی مەسەلا مەرخەدی سەلاحەدینی ئەیوبی، هەتا چوینە لای مەرخەدی مەولانە خالیدی نەخشبەندی پێکەوە ڕۆیشتنی ڕسمەکانی ماوە ئێستا هەمووی. واتە ئێمە عەلاقەیەکی ڕۆحی و دۆستانەمان لەگەڵ مامۆستا هەبووە و بەداخەوە مامۆستا هێشتا وەختی مابوو بە دەمیەوە بوو، بەڵام وا دیار بوو مەرگ مەودای نەدا. بەداخەوە ئیشەڵا جێگەی بەهەشتە بێت. مامۆستا پیاوێکی خێرخواز بوو، پیاوێکی دڵسۆز بوو بۆ نەتەوەکەی بۆ میلەتەکەی. هەر ئەوەش بوو هەمیشە هەوڵێدا بۆ ئاشتی لەگەڵ هەموو لایەنەکان، هەموو لایەنەکانی گلەیان ئەکرد جازاریان و مامۆستا نەرمە بۆ ئەبێەوە ئین بکات. ئەوەتی من گلەیەکان قوبوڵەکەم، بەڵام مهم چارەسەرەکان. مسلمانانی کوردستان هەموو شاهد من ئەو حەقیقەتانە پێڵێ و ئەوەی کە من تاریخم وانە بووە لە عاسی هیچ مسلمانە ئامادە بووم بەرابەری خراپەم کردێ، بەڵام تاریخیشم وایە کە دڵسۆزی هەموو مسلمانێکم لە سەراسەری جیهانە و لە ئومەتی محەممەدا بۆ هەمووی بەتایبەت بۆ مسلمانانی کوردستان کەسێکەوە بێوێ کوردایەتی کە ئەبێ فەرقی کوردێکی ئەم پەڕی کوردستان بۆ ئەو پەڕی کوردستان نەخات، ئەوەیش تەنها عەدالەتی قورئانە و تەحقیقی ئەو مەطلەبەیە کە ئیسلام قەراری داوە زوڵم لە مێرولەیەک نەکرێ، چۆن زوڵمەکەی لە میلەتێکی 5 ملیۆنی. ئاشنای لە ساڵی هەفتاکانی میلادیە 76 و 77 تا 79 72 تا 79 من لەگەڵ مامۆستا ئاشنایم بووە. ئەم ناسی ئەویش ئەوەتە منیشی خۆشی گەرەک بووم، منیش ئەویشم بە عنوانێک عەبقەریەکی ئیسلامی ئەدەبی لە ئەدەبیاتی عەرەبە تاوانمەندێکی زۆری بوو لە فقه و عرضم کردی کە لە مەقاصد ئیسلام لە مەقاصد شەریعەتا تاوانمەندێکی زۆری بوو، وەسەتیش بوو، یعنی تۆنڕاو نەبوو، یعنی مەسەن ڕیای نەکرد بۆ خەڵق.
ئەوەی کەواوەکردی ینی پێ بگەشتایە لە شریعەتا لە قورئانە و لە حەدیسا بەوە ئەماڵی ئەکرد و ئەوەتە قانعیش بوو بەو شتێک کەواوەکردی ئەو لە حازی زندگی دنیایە کە عەرز دەکەم وەکو مەسەلەن ئیسەکە بینی بە نەحوێکی ترە مامۆستا ڕێزێکی ینی ئەبێ لە پاڵی ئەو عالمە گەورەکانی ئیسلامیە دابنرێت وەکو پیشوەکان وەکو مامۆسای قزڵجی وەکو مامۆسای پێنجوێنی وەکو عالمە وەکو قەرەداغی وەکو ئەوان لەو ڕێزانە ئەبێ دابنرێت ئەوەی کەوا من بینی ومە لێ ئەزانم ئێتە من کارم نییە بە جەنبەهای سیاسیەوە کەواکونی تو سیاسی ئینسان نەحوێکی ترە ئەو جەنبەی عیلمیە و ئەو جەنبەی سەقافەت و معرفەتی عیلمیە کە مامۆستا بووی کە لە واقعیا احترامێکی دانان بەو پلورالیزمی دینی حەقی متەکەسر ئەزانی ئارای خەڵکی تەختیە ناکرد ئەوەنە ئەمما خۆی ئەندیشەیەکی بوو فکرێکی زۆر باشی بوو ئەوە ئێمە استفادەمان لێ کرد و هاوگیرەکانی منی لەو ئەسرا استفادەمان لێ کرد گەرچی ئەو لە کارنیسانانە لەگەڵ مامۆستا مەلا مەحموودێ کاڵە لەگەڵ مامۆستا مەلا عەلی بیارەدا بەڕەحمەت بن خۆشی بەڕەحمەت بی ئینشاءڵڵا استفادەهای زۆری بوون بۆ خەڵق و بۆ تەلەبەکان بۆ گیری ئەو عەسرە و خۆی ئەنگیزەیەکی ئەدا یانێ وەکو بیشی جێتێکی ئەدا بە مامۆستایانی ئاینی کەوا چۆن بخوێن و چۆن لە دێراسا موافق ببن لە کاتێک شایەمە ئاوارە بووین و هیجرەتمان کرد بۆ کۆماری ئیسلامی ئێران بە حکمی کەسایەتی سیاسی و ئاینی و زانایی خۆی ڕێزی لێ ئەگیرا لەلایەن بەرپرسانی کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەویش ئەم ڕێز و حورمەتەی بەکارهێنا بۆ خزمەتکردن بە میلەت تکای بۆ ئەو کەسانەیە کرد کە بە شێوەیە لە شێوەکان ئەگیران یا دەست بەسەر بوون ئەوانش خاتری قسەی ئەمیانەگرت و لەبەر خاتری ئەم و بە کەفالەتی ئەم ئەو خەڵکانیان ئازاد دەکەن لە کوردستانی خۆشمان بە ئەمان شێوە وەڵا هەمووی وەکو ئەولادی خۆی وەکو کەسی خۆی وەکو کەسی نزیکی خۆی ینی باوکم بیری لەوە نەکرێتەوە جیاوازی بکە هەر کەسێک لە مەجلیسیا دانیشتایە ئەوەندەی مەحەبەت لەگەڵە کرد کابراوەیە زانی بێژگە لەم کەسێکی تری خۆش ناوێ ینی ئەوە بە مەحەبەت بوو بە لوتف بوو یەکەم جاریش بتبینایە وەتەزانی چەند ساڵێکەی ناسیت جا من وەکو عەرزم کردی هەر لە فەقێتیەوە کاتێککە فەقەیەکی لەوە چە 15 ساڵ 16 ساڵ 18 ساڵ بوو بێ ئەم عەلاقاتەی دروست کردووە من مامۆستا حەمەد سەعید حەمەد کەریم کە کەسایەتێکی ڕۆشنبیر و عەشایری کوردستانە ئەو بۆی گەڕامەوە وتم من پرسیارم کرد باشە باوکم چۆن بوو بە مەلای نەوێ ئەویش فەرمووی وەڵی باوکم و ینی مەرحومی حاجی مەلا حەمەد کەریم لەگەڵ مەرحومی حاجی قاربەگ و پیاوە ماقوڵانی نەوێ هەوڵی زۆرماندا کە ببێ بە مەلای نەوێ وتم بۆچی وتی ئەویش فەرمووی ئاخر حاجی شێخ غەریبی باساک هەوڵی ئەدا ببێ بە بچێتە بەرزنجە ینی بەو شێوەیە مەلایەکی گەنج ئەوەندە عەلاقاتی واسع بێ کە پیاوە ماقوڵانی کوردەواری هەر کامێکیان لە جێی خۆیەوە هەوڵ بدا بیکا بە مەلای گوندی خۆیان یا نزیک بێتەوە لێیان ینی ئەمە کەسایەتێکی دەگمەن بوو لەو ڕۆ کە ئێمە هیجرەتمان کرد بۆ کۆماری ئیسلامی ئێران ساڵی 1983 لە شاری سنە گیرساینەوە لە ماوەیەکی زۆر کورتە عەلاقەی دروست کرد لەگەڵ هەموو خەڵکی ناو شاری سنە لەگەڵ کەسایەتی کۆمەڵایەتیەکان کەسایەتی ئاینیەکان خەڵکی شاری سنە بۆچی چونکە ئەوەندە بەشداری دەکرد لە مەراسیمی مەولوونامە و مەراسیمی کۆمەڵایەتی و لە خۆشی و ناخۆشییان بەشدارە بوو بەو شێوە عەلاقەیەکی زۆر بە ئاسان دروست کرد و کاتێکیش وەفاتی کرد پرسەیەکی شکۆمەندیان بۆ گێڕا هەر ئەو ناسرا و دۆستانەی کە لە سنە لەو ماوە کورتا پەیدا کرد.
مامۆستا شێخ محەممەد بەرزنجی زانایەکی خوێندەوار و سیاسیەکی بە ئەزمون و سەرکردەیەکی بە حکمت و نیشتیمان پەروەرێکی دڵسۆز و عارفێکی لە خواترس و وتاربێژێکی ڕەوانبێژ بوو. هەرگیز حەزی لە ناکۆکی نێوان لایەنەکان نەدەبوو، چونکە پێیوا بوو ناکۆکیەکان گەلەکەمان لە ئامانجەکانی دوور دەخاتەوە. بۆیە بەردەوام لە کاتی کێشە و گرفتەکان هەوڵی ناوەندگیری داوە، هەر بۆیە بە حەریقەکەی بزوتنەوە ناسراو بوو. لە بزوتنەوەی یەکبوونیش بە هەمان شێوە دەبێتەوە بە ئەندامی مەکتەبی سیاسی و دوای ڕاگەیاندنی کۆمەڵی ئیسلامی کوردستان لە ساڵی 2001 مامۆستای کۆچ کرد و ئەبێتە پێشەوای کۆمەڵی ئیسلامی کوردستان و تا کۆچی دوایی هەر پێشەوای کۆمەڵی ئیسلامی بووە. مامۆستا شێخ محەممەد بەرزنجی هەمیشە هەوێنی پێکەوە ژیان و تەبایی بووە، لە ناوخۆ و دەرەوە و ڕێز و سەنگ و قورسایی لای تەواوی کەسایەتیە دیارەکانی کوردستان و دەرەوەش هەبوو. بەداخەوە لە ڕۆژی هەینی بەرواری 13/2014 جەنابی مامۆستا کۆچی دوایی کرد و لە مەراسیمێکی شایستەدا لە زێدی خۆی لە گوندی سەرگەت بە خاک سپێردرا. لە ڕووی پەیوەندی کۆمەڵایەتەکان وەکوتم مامۆستا پیاوێکی قالبسوو بوو و زۆر پەچی خۆشی لەسەرەوە نەدەخست کە هەمیشە دەبێت خەڵکێک هەبێت و حیمایە و خەڵکێک هەبێت لەگەڵی دابچن بۆ مناسبەتێک بۆ بۆنەیەک بۆ شینێک بۆ شاییەک، بەڵکو خۆی ئامادە بە تەنیا بچێ کە ئەوەش حەقیقەت خاچیبوون و تەواضوعی جەنابی مامۆستای دەگەیان. لەخوای پەروەردگار داواکارین کە مامۆستا ئێستای لە هەموو کات خۆشتر بێ و ئینشاءڵڵا ئەو کارە چاکانی کە کردوویەتی و زانستێک کە بڵاوی کردوێتەوە و خەڵکێکە پەروەردەی کردووە، چۆن من ئاگادارم تا ساتەکانی دوایی تەمەنیشی دەرسی بە هێندێک لە قوتابیانی زانستی شەرعی دەگوت لە نزیکەوە دەرسی قەواعیدی پێدەگوتن، نەحو سەرفی پێدەگوتن، فقهی پێدەگوتن، ئوسولی پێدەگوتن. ئینشاءڵڵا ئەوەی کە مامۆستا بەجێهێشتووە لە شوێنەواری باش لە پەروەردەکردنی قوتابیان، لە فێرکردنی خەڵک و لە هەڵوێستنواندنی مسلمانانە و شەریانە، ومێدەم وایە هەمووی پارسەنگێکی قورس بێ و هەمووی لە تاتەرازووی چاکەکانی دابێ و خوای پەروەردگار یارمەتی ئێمەشدا کە ئێمەش ئەو ڕاستە شەقامی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە زۆری دیکەی وەکو جەنابی مامۆستا شێخ محەممەد و مامۆستا شێخ سەدیقی سەرگەتی و مامۆسایانی دیکە خوا پلەی هەمویان بەرزکات و زۆری دیکە بەو ڕێدا ڕۆیشتن خوا یارمەتی ئێمەشدا، ئێمەش ئینشاءڵڵا هەر لەسەر ئەو ڕاستە شەقام بەردەوامی تاکو ڕوح ئەمانەتەکەمان تەسلیم بە خوای پەروەردگار دەکەینەوە. مامۆستا لە قسەکردنەکانی لە خوتبەکانی جومعە ئومێدی بە خەڵگەدا، ئومێدی بە خەڵک سەرەتای شۆڕش بوو، ئومێدی بە خەڵگەدا خەڵک چونکە حکوومەتی عێراقی ویست کورد لەسەر جۆغرافیا بسڕێتەوە نەیاڵێ، گوندەکانی وێرانە کرد، مەکتەبەکانی وێرانە کرد، مزگەوتەکانی تەقاندەوە، کانیاوەکانی هەموو تەقاندەوە، ئەشکەوتەکانی وێرانە کرد، خەڵکەکەی هەموو گواستەوە ناچاریکردن لە ئۆردوگاکان، بردنیە دووسێ ئۆردوگا خەڵکی گواستەوە. لەو ئۆردوگانەدا ڕەنگە ئەو شوێنانەی کە حکوومەت ئەوانی لێدانیان بە بەرنامە بە 30 مەتریش نەگەیشتە، ئەو کاتەی ئەجیزەیەک نەبوو بیر لێ بدەی هەموو کەسێک بە 30 مەتر نەگەیشتە ئاو، هەنی خەڵکە بۆیە بە چاوەڕێی کرایە بە تەنکەری تراکتۆرەوەن ئاویان خواردایە. یەکیان لەوەی شاندەری کە پێڵێن سەسوورە جۆ، یەکشان لە منتیقەی تاریکە و نەسر، زیاتر لەو دوو شوێنە خەڵکیان کۆ کردەوە. مامۆستا لە ئۆردوگای شانەدەری کە خەڵکێکی زۆری لێبوو، خەڵکی شارباژێر پشلێر، هەمیشە باوەڕبەخۆبوونی بە خەڵکەکە ئەبەخشی. هەر ئەوەش بوو مەسەلا یەکەم خۆپیشاندان لە کوردستان. من پێم وایە لە ساڵی 79 بە ئاشکرا دوای حادیسەیەک لە پێنجۆن لە ئۆردوگای شاندەری دەستی پێ کرد. ئەزەکەم خاترەی خۆش ئەوە بوو کە بازە مۆقەیەک ئەفرادانێکەوە تونڕەویەکیان ئەبوو گاگای تونڕەوی، چ لەگەڵ دەرویشیە، چ لەگەڵ تەسەوفە، چ لەگەڵ حیزبەکانە، چ لەگەڵ ئەحزابەکانی ئەو ئەسراکە بازێکەیە مامۆستا مخالفەتی ئەوەیە کرد. مامۆستا فەرمووە بێ ئینسان وەسەتیەت بێ، ئەبێ بە ڕەحمەت و بەرەکەت بێ بۆ گشت کەسێک، نابێ خۆی ڕەنکە بە یەک جیهەتێک و دیگەران ئەوەتە مەنفور بکات،
نابێ ئەوەتە فقط خۆی بە حەق بزانێ و دیگەران بەرباتەڵ بزانێ مامۆستا ئەو جەمبەیە زۆر بە قووەت بوو ئەوەی دەرسی ینی نیشانی ئێمەی ئەدا تەعایشی بوو تەعاملی بوو مامۆستا مەبنای مامۆستا شێخ محەممەد بەرتەعامل بوو نەک تەقابل یعنی هەمیشە تەعاملی مەسەل لەگەڵ فەرق ناکات سۆفی بێ دەروێش بێ شیعە بێ ئەو بێ فلان بێ ئەحزابەکان هەروەها لەگەڵ چۆن مەزاهبەکانە مەذهبی شافعی حەنەفی مالکی حەمبەلی لەگەڵ ئەوانە لەگەڵ ئەوانیشە مامۆستا تەعاملی بوو لە هەر کامیانە کە حەقی ببیستایە ئەوەیە ئەگرت بەڵام لەسەری محکەمتون ناوێ ساکەوا دیگەران تەختی ئەبکات و ئەوەختە خۆی لە بەرچاوە مردمە ناشرین بکات مامۆستا ئەوەیە زۆر مهم بوو باوکم کەسێک بوو زۆر بە سەبر و بە تەحەمل بوو لە ناو خێزانێکی خۆیان بە تایبەتی ڕۆژێ لە ڕۆژان هەستمان نەکردووە باوکمان ئەرکی بەسەرمانەوە بێ بەڵکو بەعەکسەوە لەو تەمەنەیشا ئێمە ئەرکمان بەسەر ئەوە هەبوو یعنی ئامادە بوو بۆ هەموو ناڕەحەتێک تەحەمل بکە و هەموو عەزابێ بچێژێ لەبەر خاترەوەی خەڵکی تر ئیسراحەت بکە یعنی نەک تەنها کەسوکاری خۆی و مناڵ و ئەولاد و دەست و پەیوەندی خۆی تەنانەت دەرەوەی خێزانەکەشمان یعنی تا دائیرەکە گەورەتر وایە باوکم بە ڕەحمەت بێ بەلوتفتر بوو میهرەبانتر بوو بە سۆزتر بوو تەنانەت من جارێکیان پرسیارم لێکردوتم باشە تەبەن پێویستی بە معالەجە بوو چەند جار بۆی ڕێە کەوت کە ئەچوو ئیقامی بەریتانیاشی هەبوو بەڵام نەئەمایەوە لەوێ چەند جارێ ڕێەکە بۆیە من پرسیارم باشە بابێگیان تۆ بۆ لەوێ نەمایتەوە تا معالەجەی خۆت بکەی ئەویش لە وەڵامە فەرمی و احتیمالم دانا لەوێ بمرم نەمەویست ببم بە عەزیەت بۆ ئەو خزمانەی بۆ ئەو مناڵانەی کە لەوێن بۆ هێنانەوەی من عەزیەت بکێش نەمەویست عەزیەتیان بم بە بۆنەی منەوە بکەونە عەزیەت کە ئەچمە لای دکتۆری ئەچم بۆ خەستەخانەی ئەو شوێنە یعنی هەمیشە ئەو ئیسارە لە وجودیا هەبوو بەنسبەت بە سوکاریەوە بەنسبەت خەڵکە نزیکەکانیەوە ئامادە بوو خۆی بتوێنێتەوە لە پێناوی خەڵکە و زیاتر بۆ ئەو کەسانەشی کە نەناسراون یعنی فی سەبیل الله ژیانی خۆی تەرخان کرده بوو لە پێناوی خوا بۆ خەڵکی نەناسراو بۆ خەڵکی دوورتر ئیتر چ جای بۆ ئەو کەسەی کە نزیک بێ یا بە شێوەیە لە شێوەکان ناساند بێتی ئەی فەرموو ڕۆژێ لە ڕۆژانێکی پیاوەتی و چاکەیەکی لەگەڵ کرده بم من قەت لە بیرم ناچێت یعنی کاتی فەقێتی ڕێی کەوت بێتە ماڵێک نانی لە ماڵێک خواردبێ لە مەلایەتیا هەوڵی یاوە بچێتەوە سەردانیان بکە و وەڵامی چاکەکەیان بە وەفا بداتەوە بەڵێ ئەوەی کەوا من ماوەسان بینی ماوەسا وەکو عەرزم کردی ژنیتیکی یعنی ئێرسیەت بەلاغەت و فەساحەتێکی قەویان بوو لە ئێرائەی مەطالب و لە ئێرائەی بەحسی خۆیانە وەکو خەتیبی سولەیمانی وەکو ماوەسا مەرحومی شێخ سدیق وەکو خۆی بە ڕەحمەت بێ هەمیشە یعنی ئەو مەطلبەیە کەوا وەکو لە ذهنیا ئەبوو بە فەساحەت و بەلاغەتێک ئێرائە ئەدا کە تەرەف زوو یعنی حاڵی ئەبوو تەرەفی زوو قانع کرد هەم لە عیلمەکانە کەواتێ کە تەدریسیە کرد یا لە موعیزەکانیان کەواتێ وەعزیە کرد بۆ خەڵق کە عەرزم کردی جەوانبی ماوەساهینی بوو وەسەتیەت ئەوە زۆر مهم بوو نە ئیفرات و نە تەفریت تونڕەوی نەبوو متەساهلیش نەبوو ئەو جەنبانەی ماوەسا لە فەساحەت و بەلاغەتەکەیان ینی مشەخەص بوون کە ماوەسا لەگەڵ هەر هەیەتی حاکمەیە کە ڕوبەڕوو ببوایە لەبەر هەر کەسێکە ماوەسا لە ئێرانە کە وا بوو کە ئەم بینی معجب بوون بە قسەکانی بەنێ مەطلەبی خۆی وای ئەیگەیاند ئەوەتە لە ڕاستە ئیسلامیەتە ماوەسا خۆی
ئیسلامی کردە ئەوڵی خۆی یعنی نەزەریاتی خۆی و شتی خۆی کە ببوایە قاتیەوە نایبوو بەڵام لە فکری ئیسلامیە بەلاغەت و فەساحەتێک کەواوەکونی لە علوم بەلاغەدا کەوایمە بەیانیەکەین ماوەسا لەوە بەهرەمەند بوو و هەمیشە گشت کەسێ ئەمە بۆی شایانی باسە ویتە نەوارەکانی چی هەیە ئەوانێکەوە وتە من دۆڕێنی جوانی دۆڕی هەفتاکان تا 85 تا 80 تا 90 ئەوانە نەک ئەم ئەسرەنە ئەسری ئەخیری کە ماوەسا نەخۆش بووە و ناتەوان بووە و خلاصە ئەو وەختە بازێ مەسالاتی تری سیاسی بوون کە ئەوانە جیاواز بوون ماوەسا لەو ئیستقلالی فکری خۆیەکەوە بوو لە نوتق و بەلاغەتێکی زۆر تەوانمەندە بەهرەمەند بوو. پەروەردگار داوا لێ یەکەم بە ئەسماء الحوسنات بەبەرەکەتی ئاياتی قورئان ئاياتی کوبرای قورئان بەبەرەکەتی قورئانی عەظیم داوا لێ یەکەم یا ڕەبی خۆشبی لە گوناهمان یا ڕەبی خوایە محەبەتی خۆت و محەبەتی پێغەمبەرانت بەتایبەت حەزرەتی محەممەد المصطفى محەبەت ئال و ئەصحابی پێغەمبەر عولەمای ئەتقیا ئەولیای صالحین ئیماندارانی ئومەتی پێغەمبەر لە دڵمانەدا بمەزرێنی یا ڕەبی خوایە شەهیدانی سەحوەی ئیسلامی کوردستان لەگەڵ شەهیدانی سەدری ئیسلام لە خزمەت ڕۆحی پێغەمبەرە شادمان بن بەرەکەتی خۆتیان بەسەرا بڕژێنی مسلمانانی ئومەتی پێغەمبەر صلی الله عليه وعلى آله لە سەراسەری عالەمی ئیسلامیە لە سەراسەری جیهانە دڵمان بەسی بە خۆتەوە دڵمان بەسی بە یەکەوە یا ڕەبی مسلمانانی سەحوەی ئیسلامی عێراق بەتایبەتی کوردستان بەتایبەتی تر کۆمەڵی ئیسلامی کوردستان یا ڕەبی خوایە خۆشبی لە ناتەواویەکانمان یا ڕەبی خوایە قووەتی عەقڵ و دڵ و علم و ئیمانمان پێ عەتاکەی بەرایانی کۆمەڵی ئیسلامی بەرایانی ئەم کۆنفرانسە بەرایانی سەرکردایەتی هەموو ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی خوایە لە هەموو گوناهێک و فیسق و فجوورێ بمان پارێزی یا ڕەبی لە هەموو ڕەزیلەیەک پاکمان کەیتۆ یا ڕەبی بمان کرد بە خاوەنی هەموو فەزیلەیەک. باوکم کەسێکی بێئیدعا بوو زۆر کەسێکی خاکی بوو لە ڕووی ڕسمیاتەوە ئەیتوانی تەشریفاتێکی زۆری هەبێ مەسەلەن هەمیشە 2 سیارە چەکداری لەگەڵ بێ بۆ خەڵکێک ژیان و مامۆستا تۆ بۆ بە سادەی ئەگەڕێ یا سایەکە کرد لەگەڵایە یا جاری وایە بە تەکسی ئەگەڕێ ئەی فەرموو من شەرمەکەم لەو میلەتە من چیم بۆ ئەو میلەتە کردووە کە ئاوا خۆم بنوێنم بەرامبەریان هەنی جاری وا بۆ وەختی نوێژ بووە بۆی نوێژەکەی نەچێت لای داوە لەسەر شۆستەیەک نوێژەکەی کردووە بەبێ ئیدعا بەبێ ئەوەی کە بە تەمای هیچ بیانی خاکی بوونەکەی بەڕاستی بایی ئەوەیە دەرسی لێوەربگیرێ لەگەڵەوە کە ئاستێکی بەرزی هەبوو لە ڕووی زانستی و مەلایەتیەوە لە ڕووی کۆمەڵایەتی و لە ڕووی سیاسیەوە بەس هەستت دەکرد خۆی بە هیچ نازانێ گەیشتوتە حاڵەتێک کە پێی وایە هەموو کەس لەو گەورەتر و بانترە ئەوە حاڵەتێکی زۆر زەڕورە بوو بە ویجدانیاتی کە بە سادەیی بژی بوو بە ویجدانیاتی کە بیر لە ماڵی دنیا و لە کۆکردنەوەی سەرۆت و سامان نەکاتەوە هەموو غەمی ئەوە بوو کە خزمەتی خەڵک بکە کەلیمەیەکی طەیبە پێشکەش بە خەڵک بکە نەسیحەتێکی جوان پێشکەش بە دەوروبەر و بۆ مەجلیسە بکە کە تایەتی ئەمە هەر کامێکیان بگری هەر کام لە دیمەنەکانی ژیانی ئەو بگری بەڕاستی وانەیەکە بۆ ئینسان وانەیەکە بۆ ئێمەمانان لە نمونەی یادگاری زۆر هەیە بەڕاستی کە ئێمە بیگەڕینەوە لە هەندێک شوێنە ئیبتیکار و داهێنانە بینیت جارێک خۆی بۆی گەڕاموتی جارێکیان وەفدێک بووین چوون بۆ کەنەدا ڕەفیقێکمان پێویستی بە چاوێ ێشا پێویستی بە دکتۆری چاو بوو
پرسیارمان کرد بە پرسیار وتیان دکتۆرێکەیە باشترین دکتۆرە با بڕێن بۆ عیادەیە ئێمەش لەگەڵ ڕەفیقەکەمانە ڕۆشتین تەماشاکەین دکتۆرەکە دکتۆرێکی ئێرانیە باشترین دکتۆری ئەو وڵاتەیە لە چاوە وتیان کە پرسیارمان کرد لە سکرتێرەکەی وتیان وڵات تا چل ڕۆژی تر نۆرەتان بەرناکەوێت ئێوتمان ئێمە پەلەمانەمانوێ لەم یەک دوو ڕۆژا بڕۆینەوەمانە لێ بەخوا نابێت لیا باوکم وەرەقەیەکی پچکۆلێکرێ بەدەستەوە هەڵێ بە سکرتێرەکە من ئەم دێڕە شیعرە ئەنووسم بۆ ئەم دکتۆرە تۆبی بەژوورەوە حەقت نەبێت بۆیە نووسێت دێڕە شیعرێکی سعدی شیرازی بۆ نووسێ بە فارسی دووستان را کوجا کنی مەحروم توکی با دوشمەنان نەزەرداری دۆستەکانی خۆت چۆن بێبەشەکەی لە حاڵەکە تۆ نەزەری لوتف و مەحەبەتت لە ناحەزان هەیە ئەڵە کاغەزەکەیان بردە ژوورێ ئێمە ڕۆشتین دکتۆرەکە ڕای کرد بە دوامانە ئەم لاولای ماچکردن و شیعرەکە ونە تەسیری هەبوو دوایی چوینە ژوورەوە و معاینەی برادەرەکەشمانی کرد